تلتزم حكومة أقليم كردستان بإعطاء الأولوية زیاتر لە 2 هەفتەیە دادگای باڵای فیدراڵی عێراق بڕیاری پابەندکەری بۆ سەرجەم دەسەڵاتەکان دەرکردووە تا موچەی هاوڵاتیانی هەرێمی کوردستان لە بانکە فیدراڵەکانی عێراق جێگیر بکرێت. بەڵام دەسەڵاتداران لە بەرامبەر دۆخی ژیانی ئەو موچەخۆرانەی کە لە ماوەی 5 مانگی ڕابردوودا تەنیا 1 موچەیان پێدراوە لەو پەڕی بێباکیدان و هێشتا هەنگاوێکی جددیان بۆ جێبەجێکردنی ئەو بڕیارەی دادگا نەناوە و بە سەرقاڵکردنی هاوڵاتیان بە بابەتی لاوەکیەوە دەیانەوێت گرفتی موچە بە چارەسەر نەکراوی بمێنێتەوە. الرواتب شهريا في موعدها المحدد سەرەڕای ئەوەی لایەنی عێراقی بابەتی ناردنی پارەی موچەخۆرانی بۆ هەرێمی کوردستان یەکلا کردووەتەوە و لە کێشمە سیاسیەکان دووری خستووەتەوە و داوای ئەنجامدانی ڕێکاری پێویستی وەک ناردنی لیستی مانگی 2 دروستکردنی هەژماری بانکی بۆ موچەخۆران لە بانکە نیشتیمانی عێراقیەکانی لە دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان کردووە. بەڵام لایەنی دەسەڵاتداری کوردی یاری بەکات دەکات و بە پاساوەکانی پێدانی موچە لە ڕێگەی هەژماری منی بانکە تایبەتەکان و تەخوینکردنی لایەنە ئۆپۆزیسیۆنەکان و کار ئاسانی نەکردن بۆ کردنەوەی لقی بانکە فیدراڵیەکان هەمیشە بیانووی داوەتە حکوومەتی ناوەند بۆ نەناردنی بودجە و موچەی فەرمانبەران. موچەخۆران دەڵێن حکوومەتی ماوە بەسەرچووی هەرێم بە چارەسەر نەکردنی گرفتی موچە دەیەوێت ئەو پەیامە بە هاوڵاتیان بدات کە دواکەوتنی موچە شتێکی ئاساییە و بەغداژ وەک ئەوان ناتوانێت بەو ئەرکەی لە کاتی خۆیدا هەستێت. ئەمەش خۆی لە خۆیدا بەکارهێنانێکی دیکەی سیاسیانەی موچەی موچەخۆرانە لەلایەن هەرێمەوە. هاوڵاتیانی هەرێم پێیان وایە دەسەڵات لە هەرێم لە بری چارەسەرکردنی قەیرانی دەساڵەی موچە و قۆستنەوەی هەلەکان لە هەوڵی بەدەستهێنانی سۆزی نەتەوایەتی و بانگەشەی پێشوەختەی هەڵبژاردن و دەستکەوتە حیزبیەکانیدایە. ئەوەش بەناوهێنانی بڕیارەکانی دادگا وەک بڕیاری سیاسی و نادەستوری یان لە ناوبردنی قەوارەی هەرێم. هاوکات کابینەی نۆی حکوومەتی ماوە بەسەرچوو لەلایەکی دیکەوە سەرقاڵی وەگەڕخستنی پڕۆژەی هەژماری منە بۆ دابشکردنی موچەکەی بەغداد کە لە ماوەی 1 ساڵدا لە کۆی زیاتر لە 1 ملیۆنێک موچەخۆر توانیوێتی تەنیا 220,000 موچەخۆر لەو هەژمارەدا تۆمار بکات. شارەزایانی ئابووری بەردەوام لە ماوەی ئەم 2 هەفتەیەدا ئەوەیان ڕوون کردوێتەوە کە جێگیرکردنی موچە لە بانکە فیدراڵیەکان پێویستە لە دەستی بانکە تایبەتیەکان دوور بێت کە مەترسی سزادان و مایە پوچبوونیان لەسرە. هەروەها ئاماژەیان بەوەداوە کردنەوەی هەژماری بانکی لەو بانکانەی کە لەلایەن بانکی ناوەندیەوە پشتیوانی دارایی دەکرێن ماوەیەکی کەمی پێویستە. بەڵام تا ئێستا هەرێم نەک تەنیا هاوکار نەبووە لە پرۆسەکە بەڵکو هێشتا مۆڵەتی کردنەوەی لقی فەرمی بانکەکانی ڕەشید و ڕافیدەینی لە شارەکانی هەرێمی کوردستان نەداوە. لە دوای بڕینی بەشەبوجەی هەرێم لەلایەن بەغدا و فرۆشتنی نەوت لەلایەن هەرێمەوە بە شێوەیەکی سربەخۆ قەیرانی موچە بەرۆکی هاوڵاتیانی هەرێمی کوردستانی بەرنەداوە و دوای چەندین هەوڵی مەدەنیانە بۆ چارەسەرکردنی گرفتەکە دادگای فیدراڵی ئەو دۆسیەی لە بەرژەوەندی موچەخۆرانی هەرێم یەکلا کردەوە و هاوڵاتیان بە ئومێدەوە لە بڕیارەکە دەڕوانن. بەڵام ئەوەی وەک مەترسی و بۆمبی چێندراو لە بەردەم پرۆسەکەدا ماوەتەوە نیەتی خراپی دەسەڵاتدارانی هەرێمە کە گومانی ئەوەیان لێ دەکرێت جارێکی دیکە بەرژەوەندیەکانی هاوڵاتیان بکەنەوە قوربانی بەرژەوەندیە حیزبیەکانیان.